ئەوەی وەک کۆتایی پێهێنان بە کردداری شەڕەوانی ئەمریکا ڕێزی لێگیراوە لەژێر دیاریکردنی کۆمانداری هێزەکانی عێراق لەلایەن کردداری لەشکری ئەمریکاوە درێژەی پێدراوە. تەنانەت نەخشەی کشانەوەی هێزەکانی وڵاتی یەکگرتووەکان لە شارەکانی عێراق لە کۆتای مانگی 6 ساڵی 2009دا ئەمەش بە تەواوی جێبەجێ نەکرا. لە کاتی هەڵبژاردننی پەرلەماندا لە مانگی 3دا هێزەکانی ئەمریکا لە شوێنە سەرەکیەکاندا بوون. کەواتە پرسیارەوەیە لە کۆتایی ساڵی 2011 لە پاش کشانەوەی تەواوی هێزەکان سەربازەکانی ئەمریکا چ ڕوودەدات؟ چارلزان توێژەنەر لە نەچتوی خۆرهەڵاتی ناوەڕاستە. زۆر شت دەکەوێتە سەر بەرەو پێشچوونی پەیوەندیە بەرگریەکانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و عێراق و پرسیاری گرنگیش لێرەدا ئەوەیە پاش کۆتایی ساڵی 2011 ئەمریکا چەند سەرباز لە عێراق دەیەڵێتەوە. چارلزدان دەڵێت بە فەرمی هیچ و توێژێک نەبوو وەک بە دوواداچوون لە سەرڕێکەوتنە ئاسایشەکە بۆ دانانی کۆتایەک لە سەربوونی ئەمریکا لە عێراق بە هەمان شێوەش بۆ مەشقپێکردنی سەربازانی عێراق. هەندێک لەناو لەشکری ئەمریکادا لەو باوەڕدان عێراقیەکان ئامادەن بۆ گرتنە دەستی ئاسایش لە کاتێکدا ئەمریکیەکان بەرەو کشانەوە دەچن. وتەبێژێکی هێزەکانی ئەمریکا لە عێراق ژێنرال جێفری بۆکانان دەڵێت هێزەکانی عێراق بە تایبەتی لە چەند مانگی ڕابردوودا باری ئاسایشیان پاراستووە. لە ڕۆژی هەڵبژاردنەوە تا ئەم قۆناغی پێکەنانی حکوومەت زیاتر لە 8 مانگە ئاسایش دابین دەکەن. بنکەکانیان تۆکمە کردووە هیچ پشێوی ئاڵۆزیان پێوە دیار نەبووە هەرچەندە سەرکردایەتەکەیان بوو بۆ حکوومەتێکی بەڕێوەبردنی کاروبارەکان. چارلزدان پێی وایە مەسەلەکە هەموو لەوەیدا نییە بە تایبەتی ڕۆڵی ڕێکخراوی کوڕانی عێراق سەرچاوەیەکی نیگەرانیە ڕێکخراوێکی سونیەکان کە دژی یاخیبوون وەستان بۆ یارمەتیدانی ئەمریکا. نزیکەی نیوەی ئەندامانی ڕێکخراوی کوڕانی عێراق براونەتە ناو هێزی ئاسایشی حکوومەتەوە ئەمەیانی 49,000 تریان ماونەتەوە موچەیان نەدراوەتێ کارێکی هەمیشەیان نەدراوەتێ لەبەرەوە دەشێت سەرچاوەیەکی ئایندەی بن بۆ تێکەڵبوون لەگەڵ ئەلقاعیدەدا. هەروەها پرسی کوردیشەیە کە لە ڕووی نیژادیەوە لە عەرەب جیاوازن لەو هەموو بێسەرەوبەریە عێراقدا کوردەکان لە باکووری وڵاتەکەدا تا ڕادەیەک سەربەخۆی خۆیان هەیە. بەڵام ئاماژەدانی ئەم دوای بە مافی چارەی خۆنووسین لەوانەیە بۆمبێکی تەوقیت کراو بێت بە تایبەتی لە وەتای خاچی کوردستان جیاوەتەوە لە باشووری عەرەبی ململانەی هەیە و هەروەک لەسەر شاری کەرکووکی دەوڵەمەند بنەوت. دانیێل سێرڤەر لە زانکۆی جۆنز هاپکینز بۆ توێژینەوەی نێودەوڵەتی لەو بۆ ڕوادایە ئەو مەسەلەیە گەورەتری مەترسی بۆ سەرسەقەمگیری عێراقە. پێویستە نیگەرانی هەبێ سەبارەت بە دڵنیاییدانەوەی تا کۆتایی ساڵی 2011 کە پرۆسەیەک هەیە وەک ئاماژە بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان عەرەب و کورد لە عێراقدا بە ئاشتیانە. بەڵام دڵنیابوون نییە لەوەی حکوومەتی عێراق بتوانێت بەلانی کەمەوە ئەو پرسە و چەندی دیکە دەستپەزیە چارەسەر بکات. لە کاتێکدا زۆرێک پێشنیاری پێکهێنانی حکوومەتی نمونەی و بنکە فرەوان دەکەن لەسەر ئەو بنچینەیە دەزانرێت ململانی لەگەڵ یەکتریدا دەبێتە مایەی کەوتنەوەی کێشە. ئەگەر حکوومەتێکی جۆراوجۆرە هەبێ یانی هەموو لایەک نوێنەریان هەبێ ئەوە پێویست دەکە ئەو خەڵکانە دابنرن کە دەتوانن چالاکانە کار بکەن یانی ئەوانەی دەتوانن وەک تەکنۆکرات کار بکەن هەر بۆیەشە لەو بڕوایەدام کارەکە درێژخایەن دەبێت. لە کاتێکدا ئەمریکا دوور لە لەشکەر و بە شێوەیەکی دیپلۆماسی پەیامی خۆی وێنادەکات ڕوبەڕووی ئاستەنجی دیکە دەبێتەوە. لایەنگرانی موختەدا سەدر کە لەژێر کاریگەری ئێراندان و موختەداش بۆ خۆی کەساتێکی ئاینی دژ بە ئەمریکایە شیان هەیە ڕۆڵیان هەبێت لە پێکهێنانی حکوومەتێکی نێدا. سەرۆک وەزیرانی ئێسان نوریێل مالیکی لەلایەن سەدرەوە خۆشەویست نییە. هەندێ شیکەرەوە دەڵێن مامەڵەکردن لەگەڵ ڕەوتی سەدردا هەرچەندە پەسەند نییە بەڵام کلیلی گواستنەوەی دیپلۆماسیە و عێراق بەرەو سەقامگیری زیاتر دەبات. هەندێک دەرفەت هەنوایان لێ بکرێ بە شێوەیەک لە شێوەکان لایەنی سەدرەکان هێزێکی میان ڕەو بن وەک لەوەی ئێستا هەنوو پێویستیشە بە شێوەیەکی ڕاشکاوانە لە ئێراندا ببڕێن و ئەوەش تەنها لە ڕێی دیالۆگەوە دەکرێت نەک دوورە پەرێزکردنیان. سێرڤەر نیگەرانیشی هەیە سەبارەت بەوەی لە کاتێکدا هەرکە سەربازەکان کەم دەبنەوە ئەمریکاش دەستی کردووە بە لەبیرکردنی عێراق. عێراق وڵاتێکی زۆر گرنگە بەهۆی شوێنەکەیەوە گرنگە بەهۆی ئەو ڕۆڵەی لە مێژووی جیهاندا هەی بووە گرنگە بەهۆی ئەو نەوتەی هەیەی و بەهۆی ئەو دراوسیانەی هەین. سێرڤەر دەژڵێت لە بیرچوونەوەی عێراق هەڵەیە کە دەشێت کارێکی وا بکات ئەمریکا نەتوانێت لە کۆتایی ساڵی 2011 پیشێشێتەوە. ئەم راپۆرتە لەلایەن دەنگی ئەمریکاوە پێشکەشکرا.